بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە چێکن سلااوان لێبێ خۆشحاڵم جارێکی دی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبمەوە یەکێک لە ئامانجە گرنگەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان با سەرۆکاتی بەڕێز مەسرور بارزانی خزمەتکردنی توێژی گەنجان بوو لەم نێوەندەدا لە ماوەی ساڵی ڕابردوودا ئۆفیسێک کە سەر بە نووسنگەی بەڕێزیانە بە نێوی ئۆفیسی دەستپێشخەری و پەیوەندەکان دامەزرا بابزانین لەم پرۆگرامەدا گەنگەشەی کار و چالاکیەکانی ئەم ئۆفیسە بکەین بزانین ئایا بەکردەیی توانی لە ماوەی ساڵێکدا خزمەتی توێژی گەنجان لەسەر تاسەر هەرێمی کوردستان بکە بە میوانداری بەڕێز هێملۆنی بەرپرسی ئۆفیسەکە و خۆشحاڵم ژمارەیەکی باش لە گەنجانی بەتوانا لەسەر تاسەری کوردستانەوە دەتوانم بڵێم لە زاخەوە تا گەرمیان زۆر بەخێربێن لوتفتان نواند کاگێ من بەخێربێی سپاس بۆ قوڵکردنی میواندارێتەکەت با یەکسەر لێت بپرسم بزانم ئامانجی کردنەوەی ئەم ئۆفیسە وەکەوەی لە پێشەشیدا باسم کرد توانیتانە بی پێکن لە ماوەی ساڵێکدا کەرمکە زۆر سپاس بۆەوە کەی 24 سپاس بۆ تۆ سپاس بۆم گەنجە خۆشەویستانە وەکو وتت لە سەرتاسەری کوردستان لە هەڵەبجەوە تا گەرمیان لە گەرمیان و تا زاخۆ بۆ کەرکووک هەمووی لێرن خۆشحاڵین ئەمڕۆ گفتوگویەکی بنیادنەر بکەین لەبارەی گەنج لە کوردستان داهاتوی وڵاتە هەروەها ئومێدی ئەم گەنجانە بە کوردستان ئۆفیسی دەستپێشخەری ساڵێکە دامەزراوە لە دەستپێشخەری جەنابی سەرۆکوەزیران یەکەم کۆبوونەوەی دامەزرانی ئۆفیسەکە جەنابیان ئامۆژگاری کردین کە گرنگترین شت بۆ بەڕێزیان و لە دیدگای بەڕێزیانە مەسەلەی گەنجە گەنج لە بەڕای جەنابیان بەشێکی سەرەکی و داینەمۆی گۆڕانکارین لە هەرێمی کوردستان ڕەنگەم قسە بیستی بێتتان لە بەرپرسانی دیکەش بەڵام ئەمەیان جیاوازە چکە بە کرداریش سەلمان دوێتی کە بێ گەنج بەشێک بێ لە پرۆسی سیاسی و کۆمەڵایەتی و حکومڕانی لە هەرێمی کوردستان دیدگای بەڕێزیان وایە کە گەنج لە کوردستان لە بەردەم پرۆسەیەکی چۆنەڵی بێ ئومێدکردنایە خەڵکێکی زۆر حەزەکە گەنجەکانی کوردستان باوەڕیان بە کوردستان نەمێنێ ئومێدیان پێ نەبێت توانە ئومێدە بۆ گەنجان بجێڕنەوە سەرەتایەکە دەستمان پێ کردووە سەبۆت باسەکەم بەڵام ئەبێ گەنجانی کوردستان شانازی بکەن بە وڵاتی کە هەیەە بەو دەرفەتانی کە هەیەە مانایوان نییە هەرێمی کوردستان پێرفێکتە و کەم و کوڕیتیان نیە کەم و کوڕی هەیە کێشە هەیە بەڵام لە هەمان کاتە دەرفەتی گەورە هەیە و ئومێدیش هەیە گرنگترین شتەوەی کە ئومێد هەیە کە کەسێک هەیە سەرۆکوەزیرانە باوەڕی وایە کە ئەبێ گەنج بەشێک من لە هەرێمی کوردستان و لە گۆڕانکاریەکان ئەمە خۆی لە خۆیان ئومێدێکی گەورەیە چکە تۆ هەرچەندە کار بکەی هەرچەندە هەوڵ بێ کە ئەو کەسێک کە حکومڕانیە کات باوەڕی پێت نەبێت باوەڕی بەتانەی گەنج نەبێت بەرهەمی نابێ هەوڵ و کۆشەکان بۆیە ئەم هەوڵ و ئەم دیدگایی جەنابیان ئێستا لە ئۆفیسی دەستپێشخەریش لە ماوەی ئەم ساڵدا ڕەنگی یاوەتەوە ئێمە لە ئۆفیسەکەمان بەشێکمان هەیە بەشی کۆمیونیتی یونت کۆمەڵێک گەنجی سەرکەوتون کە بەشێکیان لە دەرەوەی وڵات بوون لە کۆمپانیا گەورەکانی جیهان بوون لە زانکۆ هەرە باشەکانی جیهان بوون ئێمە داوامان لێکردن توانێەوە گەنجێکی سەرکەوتون نمونەیەکی باشن بگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆتان خزمەت بکەن کەزاتۆ تۆ لەم بەڵێژەیە هەموو ئۆفیسەکە زۆربەی ئۆفیسەکەمان ئەو گەنجانن یا لە کۆمپانیا گەورەکانی جیهانی شیان کردووە یا لە زانکۆ هەرە باشەکانی جیهان دەرچوون و خوێندویانە ئیقناعمان کردوون و خۆشیان باوەڕیان وابووە کە بڵێ ئەوان ئەتوانن بێن بۆ کوردستان بێگەڕێنەوە ئەو توانایی هەیەە لەگەڵ گەنجانی ئەم وڵاتە باشکاگە من لەسەلوانە گەنجانی ناوخۆی کوردستان بپرسن بڵێن بۆ هێندە گرنگی بە گەنجانی تاراوگە دەدەن وەڵامیەوە چیە بێ بۆیان مەسەلە گەنجانی تاراوگە نیە مەسەلە تێکەڵکردنێکەمانێ دروستکەین مانایوانی هەر کەسێک هەر گەنجێکی کورد لە دەرەوە بوویانی زۆر زیرەک ئێمە بژاردەیەک لە دەرەوە هاتوێتەوە و هەروەها گەنجێکی زۆری شەیە لە هەرێمی کوردستان نەشتوۆتە دەرەوە سەرکەوتووە زۆر لێ هاتووە زۆر زیرەکە ئەم هەر دوو ئەزمونە تێکەڵەکەین پێکەوە ئەتوانین بەرهەمێکی زۆر باشمان هەبێ ئەزمونێک لە تاراوگە گەڕاوەتەوە ئەزمونێک هەر خۆی لە کوردستانایە کە هینن مانایوانی ئۆفیسەکە هەمووی لە دەرەوەی نەخێر من خۆمێکم لەوانی لە کوردستان بووم یانی هیچ لە دەرەوە تەواو نەکردووە و لە دەرەوە نەبوو لە هیچ شوێنێکی شم نەکردووە لە دەرەوە مانایوانە مەبەستەکە بەس بۆ ئەوانە بەڵام ئەم ئەزمونە زۆر گرنگە لە وڵاتێکی دیکەوە لە زانکۆیەکی دیکەوە تێکەڵ بێ بۆ کوردستان و ئەوانەی بەشداری ترینەکان کۆرسەکانیان کردبێ لە ئۆفیسی دەستپێشخەری هەز بەو ئەزمونە ئەکەن و زۆر شتێکی سەرکەوتووە مۆدێلی پرسم ئەگەر بۆ پێچەوانە بێت گەنجی زۆر بەتوانامان هەیە ئێستا لەخوا بە زیاد بێ
بتوانن زیادەتر پەرە بە تواناکانیان بدەن لە دەرەوە گەشتێکیان بۆ ڕێخەن خولیان بۆ بکەنەوە لە دەرەوە بەرنامەیواتان هەیە خۆی نارنە دەرەوەی گەنج بۆ دەرەوە و خوێندنەوەوانە مانەوانیە وڵاتەکەی دنیابینی نەکە بەڵێ مانەوانیە لە وڵاتەکەی تۆ خراپە بۆ یەینەریتە دەرەوە نه ئەمە هەر مۆدلێکە تەنانەت ئەمریکا ئێستا خۆی چەندین ئەکسچێنج پرۆگرامی هەیە قوتابی ئەمریکیە نێرێ بۆ تەنانەت بۆ پاکستان بۆ وڵاتانی دیکە بڕۆن ببینن ئەزمون ببینن گۆڕانکاریەکانی ئێوە ببینن وڵاتی کۆکو ئیمارات چەندین پرۆگرامی هەیە خۆی وڵاتێکی پێشکەوتووە زۆربەی زانکۆ جیهانیەکان لەوێن بەڵام پرۆگرامی گەورەی هەیە کە خوێنکارەکانە نێرێتە دەرەوە ئەزمون لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی ئاسیا پێکەوە لەوێ لەگە قوتابیانی ئەوێ ئەو ئەزمونە فێر بن مامەست چییە ئێمەش ئەتوانین هەوڵیشمان ناوە دەستکەین بم پرۆگرامانە بەڕاستی گەنجانی کوردستان هەم ڕۆنە دەرەوە ئەزمونێکی تازە فێر بن بێنەوە لە کوردستان خزمەت بکەن و دەرفەتیش بین بە ئەو شوێنانە کە بنظمنی هاوە ئێستا لەگەڵ قەتەر خەریکین ئەوەیە کە گەنجێک لە قەتەریش بێنین نارمە دەرەوەی گەنجان بۆ دەرەوە مانای وانە تۆ دەرفەت نییە لێرە مانای ئەوەیە کە ئەزمونێکی زیاتر فێر بێ وەکو وڵاتانی پێشکەوتو بام پرسیارشکە لێ بکەم دوای دێمەلایە و گەنجانە بزانم ئەگەرەوان پرسیاریان لە جەناب بێ لە ماوەی ڕابردوو دیارە لە مەراسیمێکدا بڕوانامەی خولێکی شەژمانگەتان بەخشی بە 4200 گەنج لەسەر ئاسی ناوە خۆ دەرەوە دەمەوێ پرسم لەسەر چ بنەمایە بە چ پێوەرێک ئەو بڕوانامەتان بەخشی وەکوتم ئێمە کۆمەڵی کۆرسمان هەیە کۆمەڵ ترینینمان هەیە گرنگترین شتێوە ئەوانی ترینەکان ئەڵێنەوە گەنجن وەکو خۆتان گرنگە گەنج لەگەڵ گەنج گفتوگۆکە یەک لێڤڵ بن پێکەوە قسە بکەن پێکەوە لە کێشەکانی یەکتر تێبگەن پێکەوە چارەکە سەریش بدۆزنەوە ئەوەی ئێمە لە ئۆفیسی دەست پێشخەریەکەین کۆرسێکە لەسەر سێ بنەمای سەرەکی یەکەم پەروەردەکردنەوەی گەنجە گەنج مەسەلەی پەروەردەکردن گەورەترین شتە لە هەرێمی کوردستان بەڕێی من و بەڕێی هەموو کەسێک ئەجوکیشن گەورەترین بۆ نمونە قورسترین کاریشە کە گەنجی کوردستان وەکو باسم کرد بەر شەپۆلێک کەوتووە بێئومێد کراوە وازانێ هیچ شتێک نییە لە وڵاتە هەموو شتێ ناشرینە حەزەکە کۆچ بکات هەندێکیان بۆ وازانەوەی لە دەرەوەیە بە هەشتێکە بۆی دروست کراوە ئەو گەنج لە دەرەوە بۆ خۆی دانیشتووە لەسەر لاپتۆپێک و حکوومەت پارەیە تشتیوان نییە ئەمانە هەمووی چۆنەڵی غەڵەتە فێک نیوزە بڵاو بۆ تۆ لە ناو گەنجانی کوردستان باسی پەروەردەت کردکاتە دەبێت ئێمە بە پەروەردەیتان هەبێت لەگەڵ وەزارەت تایبەتمەندەکان بۆ نمونە کە باسی دەرفەتەکەی لەوانەیە پێویستی دەرفەتی لاوان گەنجان پێویست بە هەمانگیە بێ لەگەڵ وەزارەتی وەرزش و لاوان ڕۆشنمیری لاوان ببوو بەس ئێمە پەروەردە باسی پەروەردە دەکەی لەوان پێویست بکە هەمانجیت لەگەڵ وەزیری پەروەردە بێ وەزارەتی پەروەردە ئەو هەمانجێتان باشە لە ئاسی بەستی پەروەردەکردنەوەکەی ئێمە شتێکی جیاوازە لە پەروەردەکردنەکەی وەزارەت و قوتابخانە و زانکۆکان شتێکی دیکەیە کە گفتوگویەکە لە بینی گەنجەکان خۆیانە یەکتری پەروەردەکەن هەم ڕەنگەوەی ڕاهێنەرەکە لێ ئەوە شت فێر بێ هەم ئێوە لە ڕاهێنەرەکەەوە شت فێر بن مەبەستی من پەروەردەکردنەوە ئەوەیە دوو هەم تواناکانتان بدۆزنەوە گەنج هەیە لە کوردستان توانایەکی زۆر زۆر باشی هەیە بەڵام خۆی نازانێت تواناکەی بۆچی باش پێی وایە ئەو توانای ئەو بە کەڵک نایە بۆ نمونە پێی وایە هەرە بێ دکتۆر و ئەندازیار بێ اینجا توانێ توانای گەورەی هەبوو دەرفەتی گەورە هەبێ ئەوەش بەشێکە لەوەی ئێمە کە توانەکانی خۆتان بدۆزنەوە سکیڵی ئێوە چییە سێ هەم مهمترین شتیش بووە با سێمیش تاوەکەم ئێوە گەنج ئەبێ سەربەخۆ بن لە بیرکردنەوەی خۆتان بڕیار بن خۆتان شتەکان ببینن خاوەن کەسایەتی خۆیان خاوەنی بڕیاری خۆت بە هیچ کەس تەئسیری نەبێ بەسەرتەوە ئەی من دایماڵێم تۆ شتێکە بینی بۆ نمونە چین بەرەو هەڵبژاردن ئەمن بەهینتر نمونێ پرۆژەی حیزبەکان بخوێنەرەوە وانە ئەو سەرکردانی خۆی هەڵەبژێرە پرۆژەکانی بخوێنەرەوە کێ ئەزانی باسی داهاتوو باسی گۆڕانکاری بە کردار خاوەنی بەڵێنە وانە خۆت بڕیار بە مەڵێ یەک من هەتا بێ ئەمە بم وانە هەتا ئەمە بڕێرە گەنج ئێمە ئەمانەوێ ئەو گەنجە خۆی بیرکاتەوە چ سەرکردەیەک خاوەنی دیدگایە باسی داهاتووەکە باسی ئێستا ناکە هەر لە ڕابردوایە باسی گۆڕانکاری گەورەیەکە و بە کردار شتی کردووە باسی دیجیتالکردنی وڵاتەکە باسی ئەوە کە کشت و کاڵ چەند گرنگە هەموو شتێک نەود نییە باسی ئەوە گۆڕانکاری کە شوهەوا مەترسیەکە بێ ئاگادار بین ببینن بزانین کێ باسی ئەم ترێندانەی جیهانەکە کێ لەگەڵ ئەم شتانە ئاڕوا خۆی بڕیار بە مهمە کە تۆ خۆ سەر بە خۆی بڕیار بین لەسەروی هەمووی ئەمانەشەوە گرنگترین شت چییە؟ ئینتیمایە بۆ هەرێمی کوردستان خۆشەویستی کوردستان
یعنی تۆ ئەتوانی ڕخنە بگری لە هەر حیزب بتەوێت بەڵام ناکرێت تۆ دژی ئاڵای کوردستان بی ناکرێت تۆ دژی خاکی هەرێمی کوردستان شتیوانیە لە دنیاە هەی وڵاتان ببینە بۆ ئاڵای خۆیان چیەکەن وانە لە وڵاتانی دەوروبەر معارەزەیە دژی حکوومەتە بەڵام کە یێتە سەر مەسەلەی وڵات و ئاڵا ئەمە مناقەشەی تیانە حیزبایەتی تیانە ئەبێ ئێمە ئەم گەنجە ئەم جیلە گرنگترین شتەوەیە هەموو شتێک لەم لاوە مەسەلەی ئاڵا و هەرێمی کوردستان و خۆشەویستی نیشتیمان لەسرە ڕخنە دەیە لەم حیزبە مانایوانی تۆ ڕخنە بگری لە ئاڵای کوردستان ئەوە دوشتی زۆر جیاوازن ڕاست زۆر باش با لە دەسە ڕاست و دەست پێکەین فەرموو زۆر سپاس من سەرکار سەردار قوتابی کۆلێژی زانستە سیاسەکان دانیشتووی شاری هەولێر بەخێر بێ زۆر سپاس کاگە من لە تەواوی قسەکانتدا سەرنجی یەک وشەمدا کە زۆر بەلامەوە گرنگ بوو نەمانی ئینتیمای نیشتیمانی باشە زۆر جار کە پرسیار ئاراستەی بەرپرسانی هەرێمی کوردستان دەکرێت کە ئایا نەبوونی هەلیکار کە نەبوونی هەلیکار یەکێکە لە هۆکارەکانی نەمانی ئینتیمای نیشتیمانی لە ئێستادا لە نێو گەنجانی دانیشتووی هەرێمی کوردستاندا کە پرسیار ئاراستەی بەرپرسان و دەسەڵاتداران دەکرێت کە ئایا هۆکاری نەبوونی هەلیکار چییە ڕاستەخۆ دەڵێن گەنجانمان بێتوانان یاخۆ توانای کارکردنیان نییە من دەمەوێت ڕایت و سەبارەت بەم پرسیارە وەرگرم کە تێڕوانینی بۆ گەنجان چییە یاخود با بە شێوەیەکی تر پرسیارەکە بکەم ئایا بۆچی ئەنگۆ کۆمەڵی خول و بەرنامە ناکەنەوە بۆ پێگەیاندنی گەنجان هەر لە بنەڕەتیەوە نەوەک دوای قۆناغی ئامادەیی قۆناغی ئامادەیی و خوێندنی من یەکسەر وەڵامیدەوە وا تاخیر نابێت دەست خۆش مەسەلەی هەلیکار بەڕێز ئەمە دوو لایەنە بەڵێ کەم و کوڕی هەبووە لە ماوەی ڕابردووە ڕەنگە دەرفەت کەم بوو بێ بەڵام کێشەیەک هەیە لە کوردستان پێڵن کللتوری کارکردن باشە مەبەستم چیان بۆتان ڕوونکەمەوە یعنی ئێستا وەکو باسەکرێت 100,000 زیاتر لە 100,000 کەس لە دەرەوەیان بۆ ئێرە بۆ کارکردن مانای وایە 100,000 هەلیکار هەیە لە کوردستان بۆ نمونە لە هەولێر ئۆکەی بۆچی خەڵک لە دەرەوەی هەندرێت لەبەرەوەی کەس گەنج لە کوردستان ئەو کارانە ناکات بۆ نمونە ڕەنگە گەنجێک دێرە پێی بێ شاگردی چێشخانەیەک بێ وانە هەر ئەم گەنجە ئەچێتە دەرەوە لە چێشخانەیەکی شەکات کاگە من هەر بۆ هۆکارەکە چی من بەداتا ئەفوو بەداتا لەبەر دەممە هەر لەم کابینەیە لە کابینەی نوێم دەرفەتی یان ڕخسانی هەلیکار بۆ 100,000 هەلیکار مەسەری بەڵێ مەبەست چییە ئەوە بەس چۆنەڵی سامپڵێکە 100,000 خەڵکێنراوە بۆ نمونە بۆ کافتریا و چێشخانەکان و شوێنانیشەکە لێرە گەنجەکە و شەناکە پێی عیبە وانە ئەم کولتورە بێ بگۆڕین هیچ عیب نییە گەنجێک بڕوات لە چێشخانەیە گیشکە ئێمە ڕۆین بۆ چێشخانەکان هیچ کەس خەڵکی ئێرە نییە وانە بەس بڕۆ بۆ وڵاتانی دراوسێ هیچ کەس نبینی خەڵکی وڵاتە نەبێ و ئیشکا لە چێشخانەیەک بۆ گەنجەکە ئێمە پێی عیبە لە کوردستان ئیشکا بەڵام ئیش لەوە خراپتریش بکە لە دەرەوەی وڵات ئەمە مشکلەیەکە کە ژینگەی کارەکە و کللتوری ئیشکردن یعنی ئێستا من داتایەکم خوێندەوە لە 1970 خوێندکارانی زانکۆی هاروارد کە بەرزترین زانکۆی لە عالم دوای دەوام ئەچن لە کافتریا و چێشخانەکانی شەکەن لە ماکدۆناڵدەکانیش لە دەلیڤەریەکەن بە پاسکیل هیچ پێی عیب نییە لە کوێشە لە هارواردیشە بۆ گەنجێک لای ئێمە کە شەهادەشی نییە پێی عیبە بڕوا لە چێشخانەیە ئیشکات چییە ئەو کللتوری ئیشکردنەکە نییە هەموو شتێکەوە نییە بڵێ وڵا حکوومەت خراپە و هەلیکاری نەگەێناوە ئەوە نەکراوە ئەوە دوو هەم بۆ هەمووی بە تەمایەوەیە حکوومەت تەعینیک تۆزایی لە دەرەوە زۆر عیبە گەنجێک بە تەمایەوە بە حکوومەت تەعینیک کارێکی بیانی لە کوردستان ڕۆژی 100,000 پیاکە هەیە زۆر دەگمەنە گەنجێک لە دەرەوە حەسکا حکوومەت تەعینیکە شتیوان نییە بۆ لێرە ئاوایە هەمووی چاوەڕێە حکوومەت تەعینیکا و معاشێکی هەبێ و داوامێکی ئاسانی هەبێ ئەوانە کە مەبەستمەوەی بە گشتی قسە ناکەم ئەمە زۆربەی شتەکەوە ئەوەش یەکێکە لە مشکلەکان چاوەڕێ نابێ حکوومەتکەی کەم کوڕەکان چییە کە بێ بەڕاستی و حکوومەت هەوڵی یاوە لەم 4 ساڵەیە مەسەلەی داعمی کەرتی تایبەتە کە کەرتی تایبەت دەبێ بەڕاستی داعم کرێ دەرفەتی گەورە بۆ گەنجان دروستکات کە خەڵک بتوانێت لەوێ گەنج بتوانێت لەوێ ئیش بکات ئەم 4 ساڵە لە مەسەلەی کارگەکان داعمی کشت و کاڵ ئەوانە خۆ بینیتانە گۆڕانکاریێکی زۆر گەورە دروست کراوە کە جوتیارێک لە گوندێک وانە بتوانێت هیچ نەبێ گەنجانیەوە بۆ نمونە هەنار لە هەڵەبجە وایە چەند کەس ئێستا مەشغوڵی هەنارە لە هەڵەبجە بۆچی چکە بازارێکی بۆ دۆزراوەکەوە لە دەرەوە ئەمە چیەکە هەلیکارڕێنەکە هێنانی کارگەیەک دروستکردنی کارگەیەک داعمی وەبەرهێنەرەکان داعمی کەرتی تایبەت هەموو ئەمانە چییە خزمەتە بۆچی بۆ تۆی گەنج کە بتوانیت لە کەرتی تایبەت ئیشکی بۆیە شتەکە دوولایەنەیە ئەو قسەیە غەڵەتە
وڵا کاکە هەلی کار نییە لێرە و هەموو شتێک خراپە و حکوومەت هەلی کار نا هەر غەڵەتە تۆ چاوەڕێی حکوومەت بی ئەبێ منەتە نەبێ بە دامەزرانی حکومی ئەبێ خۆت ئیشی خۆت و کاری خۆت و هەوڵی خۆت بکەیت و هیچ عیبە نەبێ لەبەرەوە هیچ یەک باشترین شت کە بکرێ مەسەلەی ئەوەیە ئەو کللتوری ئیشکردنە لە کوردستان مەسەلەی عیبە و بۆ من نابێ ئەو شتانە بگۆڕی پێت ئەڵێم کابرا دکتۆرای هەیە کابرات بۆ دکتۆرا ئەخوێنێ هیچ پێی عیب نییە لە کافتریا ئیشکە چکە قورسی ژیانەکە لەوێ ژیانەکە قورسە لەوێ تەلەبە لەوێ خۆتانەوەی دەچوو بێتە دەرەوە تەلەبەیەک لە زانکۆیە کە خوێندرێ لە ئەمریکا قەرزارە هەتا ئیشەکە هەربێ قەرزی تەلەبایەتی باتەوە هەموو شتێ بەخۆڕای نیە ئەرکێکی زۆر قورسی هەیە ژوورێکی دەست ناکەوێ بیکرێ بکرێ وا مەزانە لەوێ ئاسانە ئەو شتە بۆ دروستکرا بێت وڵا گەنجی دەرەوە هەموو ئیشی هەیە و هەمووی خۆشە ژیوشتیوان نییە ئەسڵان هەندێک خۆشیان کە لێرە هەیە لە هەموو ئەوروپا نایدۆزیتەوە بۆ گەنج بەڵام مانەوانیە کێشە نیە کێشەش بەعدالەت دێمەدادا فەرموو بەست خوا بە کورتی کاگەمە توش تۆزێک ماڵا بێتۆزێک مەسان هەبدە بە کوردی وڵای زۆر سپاس مستەفا مەقسوود دیپلۆمی باڵامێ لە زانستە سیاسیەکان جەنابتان باسی کەرتی کشت و کاڵت کرد کە باس کە پێویستە گرنگی پێ بدرێتن ئەوەن دەتوانم یعنی ئەو کێشانێکە لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی بابەتێکدا کۆ بکەینەوە ئەویش پشت بەستن بوو بە ئابووری کرێخۆرە ئەو وڵاتانێک کە پشت بە سەرچاوی سروشتی دەبەستن یعنی ئەوە جێگای دەستخۆش کابینەی نوێم یعنی ئێستاەوە هەوڵ دەدا لەو جۆرە ئاوریە ڕزگاری بێتن گرنگی بە کەرتەکانی کە دەداتن بۆ نمونە لە کابینەکانی پێشوو بودجەی تەرخانکرا بۆ کەرتی کشت و کاڵ 102 بوو لە کابینەی نوێم گۆڕا بۆ 100 و پێویستە ئەو برن ئەو ڕێژە زیاد بکرێتن بۆ 110 و 118 بۆ نمونە ئێستا کە هاوکارم کاک سەرکار لێرکان پرسیار ئاڕاستی زەناوتان کرد کە باسیەوەی کرد کە دەڵێن بۆ هەلی کار نییە بەرپرسان بدەرێن هەلی کار زەعیفە لێرکان ئەمە دەتوانین شتێشکە باز بکەین هەلی کار هەم کەرتی گشت و کەرتی تایبەت دەبێت دابینی بکاتن دەبێت کەرتی گشتی واتە حکوومەت پژگیری کەرتی تایبەت بکاتن ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستان ئەو پرۆژانێک کە جێبەجێ دەکرێن یعنی جێگای خۆشحاڵی یا کۆمپانیا خۆماڵیەکان جێبەجێ دەکەن بۆ نمونە ئێستانەکە کابینەی نوێم کار لەسەر بەنداوەکان دەکاتن ئەو بەنداوانەی کە دروست دەکرێتن توانوێتی ڕێژەیەکی باشی هەلی کار دابوو بڕەخسێنێتن لە بۆ گەنجەکانمە لە ناوچەکان بۆ نمونە ئێستا بەنداوی گۆمەسپان کە دروست دەکرێتن لەوانەیە 150 بۆ 200 بگرە زیاتریش یعنی ڕێژە هەلی کاری دابین کردبیتن یعنی ئەمە ناکرێتن هەموو شتەکان برێن خەتای حکوومەت بگرین ئەوەی خۆشمانی تێدا ینی پێویستە بە خۆش کار لەسەر خۆمان بکەین هێندە ئەوەی کە لە بەرچاومانە پێشووتر جوتیاران تەماتەکانیان لەسەر شەقامەکان دەڕشت لە داخە ئێستا تەماتەکانی کوردستان و ئەو جوتیارانەیە لە بازارەکانی ستۆکۆلم و لەندەن دەفرۆشێت ئەگەر جەناویش کۆمنتێک تەبێت بووی ینی مڵازشکە گەر زیاد بکەم و پێویستە لەسەر کابینەی نوێم ڕاست ئێستا مەسەلەن بەرهەمی پەتاتەیە تەماتەیە هەنجوینە هەنارە ڕەوانەی دەروی هەرێمی کوردستان دەکات وهروە دەتوانێت ئەو بڕی ئەو گەرمێکە کە بەرهەم دەگرێت لە هەرێمی کوردستان ئەوەی کە تەسمیل حکوومەت دەکرێت یاخو پێداویستە ناوە خۆیەکان و خۆمان کە پڕ دەکاتەوە پێویستە کار لەسەر ئەوەش بکە ئەوەش هەناردەی دەرەوە بکرێتن دەست خۆش کاگەمە قسەکانت تەواوە هەمووی منش هەم هەمان ڕەم هەیە مەسلەی کشت و کاڵ برادەران ئەو قسەی تۆ زۆر ڕاستە هەر کەس بۆ نەیاریم حکوومەتەم کابینەیە بێ و دۆستیشی بێ لەسەر یەکشش زۆر کۆکن کە مەسلەی ئەم 4 ساڵە گۆڕانکاریێکی گەورە لە مەسلەی دامی کشت و کاڵ پشتیوانی لە کشت و کاڵ هاتۆتە ئارایەوە و هەموو کەسێکیش گۆڕانکاریەکانە بینێ کشت و کاڵ زۆر گرنگە ئێمە وڵاتێکی خۆماڵی بە پیت و بەرەکەت خاکێکی بە پیت و بەرەکەت بەڵام بەداخەوە زۆر گرنگی بە مەسلەی کشت و کاڵ نەدرا مەسلەی نەوت و ئەوانە وای لێکردبوون لە بیریکەین ئەم 4 ساڵی ڕابردوو دیدگای جەناوی سەرۆکوەزیران چی بوو کە داهاتوو نەوت نییە داهاتوو دوو شتە مەسەلەی کشت و کاڵ دوو وە بەرهێنان لە سامانی مرۆیی کە ئێوە گەنجەگرێتەوە ئەبێ ئێمە داعمی چی بکەین سامانی مرۆیی بکەین سامانی سروشتی شتێکی کاتیە یەت و ئەڕوا و نامێنێت چی ئەمێنێتەوە بۆ وڵاتە سامانی مرۆیی کە ئەویش چیە بێت وە بەرهێنانە لە عەقلی ئێوە لە گەنجە لە داهاتووی ئێوەیە کشت و کاڵیش بەشێکە لەو دیدگایە کشت و کاڵیش شتێکی زۆر گرنگە بۆ وڵاتە بۆ داهاتوومان وە شتێکی هەتایە دەمێنێتەوە ئێستا خۆشبەختانە جوتیارەکان دڵیان خۆشە ئەگەڕێنەوە بۆ گوندەکانیان ئەیانوێ بەرهەمیان زیاد بکەن ئەیانوێ چۆنەڵی بەرهەمەکانیان باشترین بێ بۆی لە بازارەکان داواکاری زۆری لەسەر بێ ئەم گۆڕانکاریە شتێکی گرنگە و جێگای ئومەیەکە کە لەوانەیە بێ ئومێدمان هەبێ کە شتێک گۆڕاوە کە شتێکە گۆڕێ کە شتێک بەرەو باشیە ڕوات چەند خۆشە و ئومێدە دروست بێ وانە کە هەستی پێ بکەین هەمومان یەکێ لەو مەسەلانەش کشت و کاڵە با بچم ئەولادێ مۆلایەوەش با نەڵێ حەقمان دەخوێ فەرموو
والله ئەگەر هەستی وشکە لە ڕیزی دواوە گەرستنەوە لەبەر کامێراکە ببورن لەنا فەرمو ئیسماعیل عەبدوڵڵا خوێندکاری دەرچووی بە شپێندێنە دۆڵتەکان دوی دۆماسی لە زانکۆی سەلاحەدین خوێندکارەکان زۆر کاتگلەی ئەوە دەکەن کە لە زانکۆ شتێکی وا فێر ناکەین یان دوای لە زانکۆ دەردەچن ئامادەنین بۆ بازاڕی کار ئایا نووسنگە دەست پێشخەری و پەیوەندیەکان دەتوانن چ ڕۆڵێک ببینێ بۆی کە خوێندکاران پێشەوەی دەربچن ئامادە بکرێن بۆ بازاری کار و هەروە توانە و کارەمەیەکانیان لەگەڵ بازاری کار بگونجێنێ بۆی بتوانن دوای زانکۆ هەلی کاریان بەدەست بکەوێت هەروە چۆن دەتوانن کە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێن. زۆر سپاس. مەسەلەی مارکێتین و ئەوەی بزانی کە لە کوردستان چیت پێویستە وانە زۆر مشکلەکە ئەوە بووە لە ساڵانی ڕابردووە یعنی بیر نەکراوەتە بۆ نمونە کوردستان مەسەلەی کوشت و کاڵ حەقیتر زانکۆکان چی بکەن گرنگی بن بەوە بە کۆلێژەکانی کوشت و کاڵ چووکە بۆ کەرتێک خەریکە زیینووە بێتەوە بە باشی گەشەیە کاتەوە بۆیە بێت زانکۆکان لە ئێستەوە چی بکەی خەڵکی بۆ ئامادەکەی بەپی بازار ئەو قسێت زۆر جوانە گرنگترین شت هەیە کە سیستەمی خوێندن بەپی بازار بێت وانە گۆڕانکاری کراوە ها چۆن فەرقێکی زۆر هەیە ئێستا خەڵکێکی زۆر ئێستا نایە بێ بە پزیشک و ئەندازیار چکە بازارەکە گۆڕاوە وانە ئەندازیاری بیناسازی لە ئێستا و ئەندازیاری بیناسازی چەند ساڵە پێش ئێستا زۆری فەرقە سە بازارەکە بۆ ئەوان نەماوە بۆیە کۆلێژەکان زانکۆی سەرکەوتوکیە هەم ئەهلیەکان هەم حکومیش بیر لە چیە کاتەوە بیر لە دروستکردنی هەلی کار لە ئێستاوە کاتە بۆ خوێندکارانی هەیەی بە پێ و بازاڕی کە لە کوردستان هەیە و لە جیهانیش هەیە ئەو قسەی تۆ زۆر زۆر ڕاستە هەر کەسێک کە بێوێت سەرکەوتوو بێت هەم خوێندکارەکە هەم زانکۆکە ببیر لەو هەم حکوومەت پرسیارشکە وەردەگرم ئەگەر هاوکاری بەستێ بینێک ڕاستە قسەکە زۆر جوانیان زۆر کات زۆر بە شێ لە زانکۆیەکان کە خوێندکاران زۆر حەزیان پێیان زۆڕووی تێناکەن چکە لەگە بازاری کار ناگونجیان بازاری کار پێویستی بەو دەرچوانە نییە. بۆ نمونە کتێبخانە بەشی تایبەت بە کتێبخانەکان یان زۆر بەشی تر شەریحە زۆر بەشی ترن دەست خۆش پرسیارشکە وەردەگرم دوای دەگەڕێمەوە لای خۆم بە هەمیش پرسیاری بم تۆزێک دوای دێمە لایەوە فەرموو کارزان لە قەزای خەلیفان سەربەی دارەی سۆران پیشەم مامۆستا چالاکوانی مەدەنی لە ساڵی 2009 پرسیارەکەم ئاراستەی جەنابیان من کە تازە بە کاری ئێوەم بینی باسی ڕۆلی گەنجان زۆر درم خۆش بوو کە ئێستا پاڵپشتێک بۆ گەنجان پەیدا بووە من کە باسی ئەومان کرد کە ڕۆلی گەنجان بتوان بەهرەی خۆیان من دەڵێم زۆر گەنجمان هەیە زۆر بیرۆکەی جوانیان هەیە زۆر ئیشی جوانیان پێ بەڵام لەوانەیە دەرفەتیان پێ نەدرێ بێن ئیش بکەن من یەک پرسیاری من ئەوێ ئێوە کێ دەرفەتیان پێ نایە من یەک لەوانە کە لە پاڵ ساڵەوە 64 ساڵاچیم کردووە ئەم ساڵ 50 و قسوور ساڵاچیم کردووە مەبەستی من لە چییە مەبەستی من لەوەیە کە منە چاڵاچیانم کردیە هەموو لە ئەستۆی خۆم بۆ یەک کەسێک نەوە بانگم بکات برێوەرە تۆ کە وەکو چاڵاکوانی ئەم چاڵاچیانە مەبەستی من سیارەکەم لەسەر خۆم نییە سیارەکەم لەسەر خۆمنی من لە قەزایەکم کە ڕێکخراوی وەکو ڕێکخراوی واری ژینگە دۆستی کار ئەەکەم من لەو ڕێکخراوم لەوانێت دەیان گەنجی تر حەز بکەن کە بهێن ئیش بکەن ئێوە چ پێیان یەکتانێ برێن ئەو گەنجانێک کە دەرفەتتان پێ نادرێت کار ئەکەن ئێمە ئەتوانین لە ڕێگای ئەو شوێنە پەیوەدی بە ئێمە بکەن ئێمە دەستتان ئەگرین وەیە من لەوانەیە زۆر شتە بۆ کە کردیتمان گوتیتان ئەم لەوانەیە لەسەر بنەمای دموچاو بڕیاری لەسەر مندابی لە زۆر کار و چاڵاکی ویان نەکردبی من بچم ئیشی لێ تێدا بکەم ماشەڵا قۆزی دەست خۆش ئەسا کاکێ من کۆمنت وەڵامی بدەوە مەسەڵی بەڵێ ئەوە مشکلەکەوەیە ینی دەرفەتی بۆ هەموو کەس ئەوە مهمە دەرفەت بۆ هەموو گەنجێک دەرفەت بۆ هەموو گەنجی هەموو شارێک هەموو ناوچەیەک ئەوەیە مەسەلەکە ئیشی ئێمە بەڕاستی سەرەتایەکە بۆ ئەوە کە دەرفەت بین بە هەموو گەنجێک کە توانای خۆی بدۆزێتەوە بزانێ بۆ چ بوارێک باشە بەشدار بێت لە وڵاتە بەشدار بێت لە حکوومەت بەشدار بێت لە بڕیارەکان بەشدار بێت لە گۆڕانکاریەکان هەست بکات کە بەشێکە لە ئەم وڵاتە ئینتیمای زیاتر بێت حەست بکات کوردستان زۆر باشتر بێت چکە داهاتی خۆی لێرەیە هەموو ئەمانە بە چی دروستە بێت بە پێدانی دەرفەتی بە دەرفەتێکی دادپەروەرانە بۆ کێ بۆ هەموو گەنجان بە بێ جیاوازی کە دەرفەتە ئەو کاتە گەنجەکە بە لێهاتووی خۆی ناتوان یەکسانی دروستکەی وایە بتوانی بە دەرفەتی دادپەروەرانە بێ بەس شتێک نییە بنووی یەکسانی بۆ هەموو گەنجەکە وایە تۆ توانات بەرزترە لەو ئەو توانای کەمترە لەو ئەو چانسی زیاتری هەیە هەموو یەکەوێتە سەر توانای خۆت بەڵام چی گرنگە لێرە عەدالەت هەبێت لە پێدانی دەرفەت بۆ هەموو گەنج جوان
کاگە من کاک مەسوور بەردەوام لە دیدار و چاوپێکردنەکانی باز لەوە دەکات کە توێژی گەنجانە بێ بایەخیان پێ بدرێت. پرسیارەکەی من لێرە ئەوەیە لەم کابینەیە لە بەرنامەی کاری وەزارەتەکان ئەو بایەخەی سەرۆکوەزیران توانراوە بکرێتە کردەی کەرەم کراوەتە کردی هەر ئێستا نووسنگی سەرۆکی حکوومەت ببینن خۆتان لەوە چڕ هاوڕێشتان هەبێ لەویشکە کۆمەڵی گەنجی زۆر لەویشەکە لە پرۆژەکانان بەشدارن پرۆژەی هەژماری من دەبینن کە زۆربەی ئەوەی بەڕێوەیە با خەڵکی گەنجن هە لە تەمەنی ئەوەیان کەواتەوانە بەشێکن لە گۆڕانکاریەکان خزم و کە سوکار و هاوڕێن ئەو زانکوانی ئەویان خوێندووە ئێستا بەشێکن لە پرۆسەکان ئەوە خۆی بەکردەیی ئێستا بەر هاتوونەتە ناوەوە ماوەتەوە وەکوتم ئەم کابینەیە کە هەر یەکێک گەشە پێدا یەکێ گۆڕانکاریە کات طبعا لە خزمەتی چییە ئەم نەوەیە لە خزمەتی گەنجانە کە گەنج دەرفەتی خۆی بدۆزێتەوە وەکو جەنابە باسی کرد گەنج هەسکا بە بەشێک لێرە کردنەوەی کارگەیەک بۆ تۆ زۆر گرنگە هەلی کار بۆ چەند هزار گەنج پێیاکە پشتیوانی لەو کەرتە تایبەتانە بە دیجیتالکردنی حکوومەت بە دیجیتالکردنی سێکتەرەکان هەموو ئەمە چییە دەرفەتێکی زیاترە بۆ تۆ هەرەوە نییە کە بڵێ هەلی کاریش بێ لە دروستکردنی ئینتیمایە بۆ تۆ کە کوردستان بەرە گۆڕانکاریە ڕوا کوردستان باوەڕی بە ئەوەیە گەلک ترێندە جیهانیەکان بڕوان ڕەنگەیەوە هەندێکتان لەگە مەسەلەی گۆڕانکاری کەش و هەوا وانە پێت خۆش بێ حکوومەتەکەت کابینەکەت بەشێک بێلەوە وانە ئەوە چیەکە لە نهایەتە چێکە ئینتیمای تۆ دروستەکە کە تۆ داهاتوت هەیە تۆش بەرەو گۆڕانکاریەکانە ڕۆی بەشێکی لە گۆڕانکاریەکان ئەمە خۆی لە خۆیان خۆشەویستی دروستەکە بۆ تۆ سەرکردەیەکە هەبێ گوێنەدا بە کەشە پێدا بە کشتتوکاڵ گوێنەدا بە گۆڕانکاری کەش و هەوا بەزی خەریکی شتی شخصی و بەرژەوەندی خۆی بێ ئینتیما چۆن ئەمێنێ لە نێوانیوان گەنجان وانە زۆر چاکە کاکێ من لە ماوەی ڕابردوو بینیمان لە دەستگا مێدیاکان چالەکێکتان هەبوو لەگەڵ یاداشتێکی لێکتێگەشتنیشتان لەگەڵ قەتەر فاوندیشن مۆر کرد پێم خۆشە لێرە بە وردی باس لەو یاداشتە بکەی لەسەر چبنەمایەک ئەو ڕێکەوت نەکرا چەندە دەرفەتە چەندە بار دەرەخسێنێ بۆ گەنجانی ئەم وڵاتە ئەم نیشتیمانە ئەگەر بە وردی بۆ باسکەی یاداشتەکەمان لەگەڵ قەتەر فاوندیشن و کۆزان قەتەر فاوندیشن دامەزراوەیەکی زۆر گرنگە لە قەتەر و یەکێک لە کارەکانیشیان پشتیوانی گەنجانە و ئەو کارانەیە کە من باسم کرد ئەوان بە باشیکەن و ئەزمونێکی زۆریان هەیە و قەتەر خۆشتان نەزان ئێستا وڵاتێکی هەرە پێشکەوتووی ناوچەکەیە لە ناڕاستی ناوەشا بە تایبەتی و گەنج لەوێ بەڕاستی زۆر چالاکە لە ڕێ ئەم دامەزراوەیەوە ئێمە وەکوتم باوەڕمان بەوەیە کە دەرفەتێکی باشترین دەرفەت بۆ گەنجانی خۆمان دروست بکەین یەکێ لەو پرۆگرامانەمان دروستکردنی پەیوەندیە لەگەڵ ئەو دامەزراوانی وەکو ئێمن یا ئەو کارانەی ئێمە ئەکەن یەکی لەوانش قەتەر فاوندیشنە سەرەتایەکی باشمان دەست پێ کردووە تەبا سپاس بۆ ستافی ئۆفیسەکەی من کە شەو ڕۆژ خەریکن بۆ دروستکردنەوەی یاداشتەکەم بۆ گەنجانی کوردستان بکەوە یاداشتەکە سەرەتایە بۆ کاری گەورەتر سەرەتا و یەکەم ڕاهێنانیشمان تەواو کردووە بە سەرکەوتووی چۆنەڵیت ڕاهێنان بوو بە 30 گەنجی کورد لە سەرتاسەری کوردستان ئەم 30 گەنجە ڕائەهێنرێت بە مۆدولی نەتەوە یەکگرتوەکان کە دروستکردنی مۆدولێکە لە زانکۆکان لە کوردستان دەست پێەکەین کە گەنجی کورد فێرەکات چۆن دیبیت بکات چۆن دیفاع بکات لە قەزیەکەی و چۆن ئینتیمای هەبێ و چۆن بەشێک بێ لە ئەم گۆڕانکاریانی کە لە جیهان ڕوایات ئەم گەنجانە تەبعاً دەرفەتیانە بێ بیان نێرینە دەرەوە ئەو مۆدولێکی جیهانیە ئەچنە دەرەوە بۆ وڵاتانی دەرەوە نوێنەرایەتی کوردستانەکەن بەرنامەی ترمانە بێت ئەکسچێنج پرۆگرامانە بێ دەکرێت دەخرێنە چوارچەوەی گەنجی سەرکردا بەڵێ ئەمە بەسەرکردەکردنی گەنجە ئەم مۆدلی نەتەوەیەگرتوەکان چییە کە تۆ والیەکە گەنجێک هەست بکەی نوێنەری وڵاتێکی دیفاعیلەکەی ئەمەش چییە لیدەرشیپە ئەمە سەرکردایەتی دروستکردنە پرۆگرامەکە چیتری شەکرێتەوە ئەکسچێنج پرۆگراممانە بێت نارنە دەرەوەی کۆمەڵە گەنج بڕۆن بۆ دەوحا یا بە وڵاتانی دیکە ئەزمموی ئەوان فێر بن لە هەمان کاتە گەنج لە دەوحە و لە وڵاتانی ترەوە بهێنین بۆ ئێرە ئەزمموی کوردستان ببینین کوردستان چۆنە گەنجی کورد ئەوە نییە کەوا بزانن هەیە هەر خەڵکە نێرینە دەرەوە لێوێشت فێر من نەخێر ئێرەش چەندین دەرفەت چەندین شتی گەورە هەیە کە خەڵکە توانێت لە قەتەرەوە بێ لێرە فێر بێت کۆمەڵە گەنجیان هێ نابوو باتەوە تاواکەم کۆمەڵە گەنجیان هێ نابوو زۆر دڵخۆش بوون باوەڕیان نەیەکرد کوردستان ناوا بێ باوەڕیان نەیەکرد کە گەنجی ئاوا کوردستان ئاخیر قسەکە بە منیان ود لە دوای دەورەکە ئەوە بوو وتیان زۆر ڕاهێنانیان کردووە لە دەرەوە زۆر کەسیان دیوە لە جیهان وتی کەسمان نەدیوە
گەنجی وامان نەدیوە ئەوەی کە لە کوردستان هەیە هەمووی باش بن يعني هەبوو یان هەندێکی باش توانای بوون گەنجانی کوردیان بەڵام بەدڵ ئەو سی گەنجەی کە ئێمە لەگەڵ یانە ترینینمان کردووە وتیان هەمووی باش بوون سەرسام بوون بە تواناکان ئەمە زۆر دڵخۆش لەسەر ئەو بۆ ئیشەکەی من یاداشتە چیە ئەو دەرفەتە بم بە ئێوە کە ئێوە توانای خۆتان دەرخ با لەسەر ئەو یاداشتە دوامین پرسیار بکەم سەقفێکی زەمەنی هەیە کە هەڕێکەوتتان کردووە واتە مانگ دەخایەنێت ساڵ دەخایەنێت بەردەوامە بەردەوامە پرۆگرام لە دوای پرۆگرام گرنگ ئەوەیە من زۆرترین گەنج دەرفەتی پێ بدرێت پشتیوانی بکرێت بەشدار بێ لەم دەستخۆش دێمە لای گەنجەکان دەرفەت بەو ڕەفیقەت بدە دوای دێمە لای تۆش دەزانم چاوەڕێ ئەوەی لە بەڵێ ئەو ئەگەر هەستی تۆ لەبەر کامێرەکە سپاس گوزارم ببوورە سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ جەناب ناوم زیرەک شەفیق دەرچووی بەشی ڕاگەیاندم ئەڵبەتە من لەو لەکوێوە هاتووی لە هەولێری یان لە هەولێرم لە هەولێری بەڵێ هەڵبەتە ڕەنگە من زۆر پێویست نەکە مەسەلەن داکۆکی لە کۆمەڵێک شت بکەم وەکو بەرژەوەندی کەسی خۆ من لەبەرەوەی بەر لەوەی لە زانکۆژم لە کەرتێکی تایبەت کارم کردووە سواس کە پێویستم نییە ینی لە بواری ترا کار بکەم لەو شوێنەکەما باشم موچەکەشم باشە بەڵام وەکو بیرۆکە وەکو گەنجێکە حەز بکەم کۆمەڵێک شتێک بڵێمەوەیە من حەزەکەم لە بوارەکەی خۆمایشکەم حەز ناکەم لە شوێنێکی ترایشکەم بەڕاستی بارەکەی من میدیایە و حەزی منە کە من ڕۆشتمەتەوێ دەرچوومەتە ئەوێ حەزەکەم لەو بوارە ئیش بکەم بەڕێستان باستان لەوە کرد کە لە وڵاتان بوونمونە خەڵک شەهادەی بەرزی هەیەەوە کاری چێش لێ نانەکات یا لە چێشخانەیەکە کارەکات شتێکی ئاساییە من زۆر بەلامەوە ئاسایە زڕوفی ژیانم کەوێتە دۆخێکەوە لە شوێنی پاکەرەوەی کار بکەم بەلامەوە ئاساییە بەڵام تۆ ئەگەر دۆخی وڵاتت بەم شێوازە نەبێت چ پێویستە کاتاک ئەو بارگرانێ بخاتە سەری ینی کەسێک کە شەهادەیەکی هەیە حەزیەتی کێشاوە زەحمەتی کێشاوە و لەگەڵ ئەوشە شارەزایەکەشی لەو بوارێ و مادەم وڵاتەکەشمان ئەو نەدواکەوت بەڵام دەرفەتی پێ نەدراوە وایە دەرفەتەکەی پێ نادرێ ئەبێ پرسیارەکەی تۆ ئەوەیە کە دەرفەتەکەی پێ نادرێ ینی نامە پرسیارەکەم ئەوەیە کە تۆ کەسێک لە بوارێکە شەهادەکەی هەیە بێ لە بوارەکەی خۆیشکە مەسەلە ئەوە نیە کە لە خوار خۆی کار هەنیە هەیە بەڵام بۆ بیکە وانە گوناحیانەوە کەسە و چەند ساڵ کاگەی من جواب بداتەوە من جواب ناتەمەوە چکو من عفو یەک کێشەی تریشمان هەیە ئێمە لە کوردستانە نەک لە کوردستان بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و کێشەیە هەیە بەڕاستی بەداخەوە کێشەی مەسلەی واستات و عیلاقات و ئەو جۆرەشتانە من حەزەکەم بزانم ئەو ئێستا ئەو هەلی کارانەی و ئەو پرۆژەی کە باسییانەکەم پێم وایە پرۆژەکە سەرەتایەتی پەیوان بەداهاتووە جێی خۆی بە باشتر بگرێ گەورەتر بگرێ ڕخنەکانمان گەورەتر ببێن لە ئاستەمەوە کێشەیەکی ترمانەویشەوەیە کە ئێمە بە واستات و کۆمەڵێک شت هەیە بچووکە کرێتەوە ئایا و پرۆژی ئێوە بۆ یەک شارە بۆ هەولێرە بۆ سلێمانیە بۆ دهۆکە یا هەموویەتی ئێمە زۆر شتانە بینین لە ئەسەر ئاستی حزبایەتی زۆر شت هەیە هیوادارم ئەوەی ئێوە بێلانانە پەیامەکەت گەیشت دەستی خۆشە کاگەی من با لە واستەکەەوە دەست زۆر لە چوارچێوەی حزبی تەسک بۆتەوە یان بۆ شارێکە بۆ مەڵبەندێکە مەسەلەی واستە نییە فەرموو ئەوە ئێمەیکەین هەموو گەنجی کوردستانیان ناپرسین ئینتیما چییە بۆ چه حیزبێکە بۆ چییە لێ هاتووی و سکیڵی خۆی دەورە بینێ تا چەند بەشدارە بێ و بەرەو پێشەوە ڕوا و ئەوانەی بەشدار بوون شایەتی و شتەدەن مەسەلەی دووەم ئەوەی کە چیت خوێندووە بێ لەوای شتی نیشتیوانیە ئەوە غەڵەتە لە دنیای شتیوانیە کە چیت تاوا کردووە لەو بوارە ئیشەکەی خەڵکێکی زۆر لە ئەوروپا شتێکی خوێندەوە لە شتێکی تر ئیشەکات دەرفەت نییە لەویشە جۆب نییە لەوە ئەوە نابێت لای خۆتات هەیە بەکارەسکی شتێکە ماستەرەکەی شتێکی ترە بۆ ناتوانێت بەکارەسەکەی شەکە پیاکە ئەچێ ماستەرە خوێنە لە بوارێک ترە بەڵام وا بزانی هەر کەس شتێکی خوێن هەمووی لەوە ئیش بکات ئەوە غەڵەتە لە هیچ شوێنێکی دنیا ئەوە نییە ئەوە دوو سێهەم چی بوو پرسیاری سێم بیر چۆڵ هەر ئەو دوو پرسیارە بوو پێشنیاز بوو کە پێشنیازەوەی مەسەلەی ئەوە بۆ هەموو کوردستانە پێتەڵێم بۆ ئەو شارانی باسی کرد بۆ هەمویانە بۆ ئەوانشی باسی نەکرد بۆ ئەوانیش دەستخۆش جەنابەت فەرموو زۆر سپاس پەیوەن سوبحی لە پارێزگای کەرکووک قوتابی بژی سپاس قوتابی بەشی دیپلۆماسی پەیوەندێنێ و دەوڵەتیەکان ڕاستی لە ماوەی ئەم ساڵەی کە ئۆفیسی دەست پێشخەری پەیوەندیەکان دروست بووە بەڕاستی گۆڕانکاری ئەرێنی ئەنجام داوە دەیبینین ڕۆژانە بەڵام دەمەوێت فۆکس کەمە سەر ئەوە ئێوە وەکو دەست پێشخەری پەیوەندیەکان
چۆن توانای گەنجانە دۆزنەوە لە درێژەی قسەکاندا باست کرد کە ئێمە ئومێدمان هەیە گۆڕانکاریەکەین چۆن تواناکانی گەنجانە دۆزنەوە یەکەم پرسیار دووەم پرسیار کاتم زۆر کەمەوە بەخوا بە هەمووی بینم بە خێرایی ئەتجای هەموو جیهان بەرە و گرین ئیکۆنۆمیە ئابووری سەوز چ زەختێک دەتوانن لە حکومت بکەن کە یارمەتیدەری ئەو گەنجانە بێت کە پرۆژەی سەوزیانێواتە پشت بە سەرچاوە سیستەم بڵێتەکان بگرێت کە بەردەوام بێبوون من ڕیسایکلینی پلاستیکە چکە دەبینین ڕێژەی کۆمپانیامان زۆر کەمە لە کوردستان کە کار لەواکەن لەبەروی وا هەستەکەم قۆڕخ کراوە بۆ هەندێک لایەن هیوادارم ئەو بەربەستانە بشکێنن و لە ڕێگە ئێوە گۆڕانکاری ئەنجام بدەن بە کورتی و بە خێرایی وەڵامی دێوە مەسەلەی گۆڕانکاری کەشوهەوا ئەوە دیدگای پەرێز کاک مەسرور زۆر بە فراوانی باسیەوە کە زۆر باوەڕشی پێ هەیە و بە مەترسیەکی گەورە شەیبینێ و گۆڕانکاری کەشەوە چونکە بەڕاستی کوردستان و عێراق یەکێک لە وڵاتانی کە دەکەونەوە مەترسیەوە زۆرترین زیانیان بەرەکەوێت لەبەرەوە بە هەل لە ئێستاوە پرۆژەی زۆر گەورە هەیە بە مەسەلەی وزەی پاک مەسەلەی ئاو ئەو بەنداوانی دروستەکرێ ئەو گۆڕانکاری و پۆندانی دروستەکرێ ئەو گۆڕانکاریانە ئەکرێت هەمووی لەو چوارچێوەیان کە باوەڕی تەواوی ئەم کابینەیە بە مەسەلەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا چونکە ئێمە بە بەشێک بینەوە بەڕاستی ئەگەر خۆمان ئامادە نەکەین داهاتوومان لە مەترسیا بێ داهاتووی عێراق لە مەترسیا بێ داهاتووی عێراقش لە مەترسیا بێ داهاتووی ئێمە شەگرێتەوە بەڕاستی دەستخۆش خاتون فەرموو با خاتونێکش قسە بکە خولیاکاری کۆلێژی هونەرم لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر بەخێر پرسیاری من ئەوەیە باسی ئەوەی کرد کە گەنج دەبێت پشت بەخۆی ببەستێ بۆ ئەوەی کە کاری دەست بکەوە یان هەلی کار بڕەخسێنەوە گەنجی تریش بەڵام لە هەمان کاتدا کاتێک کە گەنجێک فکرەیەکی پێەیە پاڵپشتی دارایی نییە ئەوە گەر سەرچاوەیەکی دارایی نەبێت چۆن بتوانێت پرۆژەیە دەست پێ بکات زین ئۆفیسەکەیوان دەتوانن پاڵپشتی دارایی گەنجانێکێ بۆ پاڵپشتی دارایی ئەو گەنجانیان وەرگرتنی فکرە باشەکان و پرسیاری دووەمیشم من دانیشتووی شاری ڕانیم سیر دەکەم کە دەڤەری ڕاپەڕین کە سەرچاوی گۆڕانکاریە لە کوردستاندا هیچ شتێکی بۆ نەکرا بە تایبەتی بۆ گەنج هیچ پلانتان هەیە بۆ ئەو قەزایە کە گرنگیەکی تایبەتری پێ بدەن قەزا و ناحیەکانی تریش زۆر پشتگوێ خراون دەستخۆش پەیامەکەت گەیشت زۆر سپاس ئەوەی بڵێ هیچی بۆ نەکراوە زۆر غەڵەتە ئەوانە زۆر ناوێت بە گشتی قسەکەی هیچی بۆ نەکراوە دوای سەرۆگۆزیان پرۆژەیەش لێ هیچی بۆ نەکراوە غەڵەتە ئەزانمە بەستەکەت خۆدەوە نیە بڵێ هەر هیچی بۆ نەکراوە ڕەنگە بڵی دەرفەتی کەمتر بێ لە چاو شارەکانی تر لە چاو ئەوانەی تر تەڵەن هەموو کەسێ زانێ ڕانێ چەند مهم بووە چەند گرنگەوەی تۆ ئەم حکوومەتە مەبەستم چییە ئەم ئۆفیسە ئەم هەر کارێکەکەی تۆ بۆ هەموو کوردستان بۆ هەموو شارێک دەرفەتەکان تۆ بۆ نمونەسە لە زانکۆی سلێمانی خوێنی ئەگە زانکۆی سلێمانی دەرفەت با بە هەمووی تۆ لە ڕانیەوە تۆ لە هەڵەبجەوە تۆ لە شارێک چۆ هەم سوودمە نەبیت هەبێ هەموو پرۆژەکان بۆ هەموو کوردستان بێ گشتگیر بێ پرۆژێکم دەرفەتێک عادلانە بدرێ بە هەموو گەنج لە سەرتاسەری کوردستان کات چی بکات توانەکانی خۆی دەربخات مەسەلەی دووەم ساڵێک زیاترە پرۆژەی گەشە دەستی پێکردووە هی سەرۆگۆزیران پرۆژەی گەشە چییە تو دەست پێشخەریەکە هەیە پرۆژەیەکی بزنسە هەیە تەقدیمێکەکەی پەسەند دەکرێت لە ڕێی بانقەوە قەرز دەدرێتێ قەرز وەرەگری بۆ پشتیوانی لە پرۆژەکەت ئەوە یەکێکە لەو هەوڵانەی کە ڕام وایە کە هەندێکتان بیستی بێتتان پرۆژەی گەشە هەیە سەرڕای ئەو هەموو قەیرانە هەر بەشێکە لە ئۆفیسەکە ئەوانش سەرڕای ئەو هەموو قەیرانە لە کوردستان تۆزانن ئەم 4 ساڵ و 5 ساڵی ڕابردوو چی ڕوویاوە لە هەموو شتێکەوە بەڵام سێرەکەی هەر پرۆژەی گەنجان کاری کردووە پرۆژەی گەشە زۆر گرنگە هیوادارم وەشینەی زانێ بپرسێت چییە هەر کەسێک بزنیزی هەیە دەست پێشخەری هەیە پێشکەشێکات لە ڕێی بانقەوە چیەکات قەرز وەرەگرێت دەستخۆش باو بەڕێزە ژۆگرین لە مێژە بشارەت شوێندا فەرموو محەممەد جەلالم لە زانکۆی سۆران بەشی دەروونزانی هەر لە دانیشتووی سۆرانیشم بەر لە هەموو شتێک من تێبینی پرسیارێکی هەمان ئەو شکەم هەبوو بەڵام ڕاستە خۆمە چکە من کاک هەم نەناسم نووسنگەکە نەناسم ئەگەر من بەرنامەیەک بخەمە بەردەست بۆ خزمەتی قوتابیانی زانکۆی قوتابیانی زانکۆ بەگشتی
هاوکاری مەکە یان نەبە بەڵێ و بە نەخێر وەڵامە بدە ئەکە دەست بە شەرەکە و باش بێت و بەس بۆ لە ڕێکەسەتی تۆ مەبەست ئەوەیە شخصی خۆت شخص نا یان هەر کەسی ئەمەوێ لە ڕێ ئەوەوە یارمەتی بەڵێ ئەگەر گەنجێکی دەست پێشخەریەکە هەیە بۆ هەمووان بە سوودە واجبی منە زۆر باشە بەرلاموشێک من ئیمانم بە وشەی و ئەکەی نییە ئیمانم بەتەنها بە وشەی ئەوێ وامان کرد وامان کرد تەنهاوە کێشەی ئەو کابینێ ناوە یعنی گەنجێکە بینی قسەیش کاریگەرەکە ڕۆژی پاشتر لە کەناڵێکی گەورەیە منداڵێکە بینی ینی دیمەنێکی جوانیە ڕۆژی پاشترێ بینی لە کەناڵێکە لە فەرمانگەیەکە کەسێکە بینی دوو قسەی جوانەکە لە فەرمانگەیەکە لە شوێنێکی حکومی نمونەی ناوێت نمونەیەکم دێ با کاگەی من جێ لێوێ من نمونەکە جوانیە من ناوی کەسێک بێنم لە ناو پرۆگرام نانە کێشەکە لە چی کێشەکە ئەوەیە باشە بۆ هەر ئەوانە ئەوانەی کە لە زانکۆ بۆ نمونە لە زانکۆکان و لە ڕۆژێک لە ڕۆژان پێشهاتێکی کارێکی باشیان کردووە ینی بۆ تەنها ئەوانەی کە ناوێکیان هەیە ئەبێ سەر بخرێن و دەرفەتیان بدرێتێ باسی بێئومێدی گەنجی کرد باوەڕکە گەنج لە خۆشخۆی بێئومێد نییە باوەڕکە گەنج بێئومێدە حەق خۆشی کە بێئومێدە لەبەرەوەی کەەوە قوتابیەکە 16 ساڵ خوێندنی هەیە ینی تۆ دەرفەتێکی کارێک بۆ ناڕخسینی ینی بە شایستی خۆی بە 200,000 300,000 ماخول نە بێئومێد هیچ گونجاوی تێدانێکەوە ئومێدێکی هەبێتن لە باسی ئینتیمای نیشتیمانی ئەگەڕێینەوە بۆ خوێندنی سەرەتایی ئەگەر بدەوێتن ئینتیمای نیشتیمانی بگەڕێتەوە لە خوێندنی زانکۆ و لە ئەو کەسانێکەوە تەمەنی گەنجیان هەیە دەست پێ ناکەین ئەبێ بگەڕینەوە خوێندنی سەرەتایی بۆ ئینتیمای نیشتیمانی بگەڕێتەوە من وەک گەنجێک حەز ناکەم بەڕاستی ینی کوردستان بەجێ بێڵم دەستخۆش گەیشت بەس یەک تێبینی کاتمان کەمە دەرفەتیوانێکە دەرفەت زۆرت برد بەزێک دەبا من هەموو مداخەلەکەی جەنابەت کۆمە یەک پرسیاری زۆر نایاب چی بکەین وا لەو گەنجانە بکەین ئەمڕۆ کۆتایی بە خوێنی دێ و بەیانی یەکسەردا بەزێ ئەوە بیرەکاتەوە چی بکەین بیرکردنەوەکە غەڵەت ئێستاوە ئەو بەڕێزەوەی نییە لە دنیاە ڕێک ئەوەی دنیاە شتێک نییە کە تۆ ئەمڕۆ خوێندن تاواکەی بەیانی لە حکوومەت دامەزرێت شتیوان نییە لەبەرەوە کە تۆ ئەو بۆ چوونەت هەبێ وابزانی وایە لە ئەوروپا یا لە ئەمریکا لە شوێنێ ئەوەیە هەڵەکە دروست بوو تێگەشتنی هەڵە هەیە بەتایبەتی وانەی کە دەرەوەیان دیوەزانن گەنج قوتابی لە دەرەوە زۆر ژیانی سەختە شتیوان نییە یەکسەر هەلی کاری دەستکەوێت شتیوان نییە حکوومەت یەکسەر دایمەزرێنێت من پێتەڵێم لە ئەمریکا لە ساڵ هەفتەی گەنج چەندین ساڵی شەکا بۆیە چی قەرزەکانی باتەوە کە لە خوێندنی ئاوێت ینی سەختە ژیان لەوێ بڕۆ گەنجی ئەڵمانیا بزان چۆنەژی ئەوە نییە کە بولای ئەوە دروست بووە ژیانی زۆر خۆشیە ئەمە شەپۆلێکی بێئومێدکردنە بێئومێدیان کردو هەیانێ بێئومێد بن ئەمانەوێ بڵێن وەڵا کاکە تۆ تەواو کردو سەر بە بەیانی تەعین بی معاشێکی باش و شتیوان نییە بە خۆت هەوڵ بێ بە حکوومەتیش ئەبێت چی بکات دەرفەتێ بۆ دروست کات وەکو باسم کرد پشتیوانی کەرتی تایبەت کات پشتیوانی بژانەوەی کەرتەکان بکات ئەمانە چیەکەن دەرفەتن بۆ تۆ بەڵام ئەوە غەڵەتە لە مێشکی خۆت داینەی پێ دوای بێ ئەمڕۆ خوێندن تاواوکی بەیانی بە حکوومەت تەعینەکات هەڵەیە بیرکردنەوەکەت هەڵەیە لە هیچ شوێنێکی دنیاوە نییە گەنجی ئێمە دەرفەتی زۆر باشترە لەو گەنجانی کەسە لە وڵاتانی دەوروبەر هەیە ئەوانە وڵاتیشن سیستەمیان هەیە و زۆر پێشکەوتنەوەوانە بەس ژیانیان زۆر ناڕەحەتە بڕۆ گەنجێک بزانە لە تورکیا چۆنەژی ئێستا بڕۆ لە ئێران بزانن چۆنەژی هەر لە عێراق ناوچەکانی دیکەی عێراق هەر دەرفەتی ژیانی نییە نەک دەرفەتی ئیش هەر دەرفەتی ژیانی نییە لەبەرەوە بێ واقعی بین بەڵێ کەم و کوڕی هەیە ئەوە ئیش باشتر بکرایە من لەگەڵەوام بەڵام دەرفەتیش هەیە ومێدیش هەیە کاتم نەماوە دوو پرسیاری کە وەردەگرم تخوا بمبورن ماشەڵڵا لە سلێمانی هاتوون با من پرسیارێکم پێشەوان خۆیەکدا دەی فەرموو چەند کەستان حەزەکە کۆچ بکە بۆ دەرەوە ها حەزەکەیت هۆکار چییە ئەگەر مای کێ بدەنێت خوا بزانم فریا ناکەوین ماشەڵڵا دێم وڵات باشە دێم وڵاتان با گرەیتان نەبێ بۆچی حەزەکەیت وڵی ئەمە دەمێ بۆ پرسیارش دەست پێ بکەم چی حەز دەکات لە دایش خۆی دوورکەوتەوە بێوان کەس وانە نیشتیمانی ژوێک دایکمان وایە ئەمە تێدا لە دایک بووین گەورە بووینە هەر ینی مش کەس حەز ناکرن لادایکی خۆیان نیشتمانی خۆی دوورکەوێتەوە نیشتیمان و دایک هاواتە یەکترین بەڵام ئەو نەبوونی هەلیکار هەژاری بێکاری نادات پەروەری دەبینی ئەتو کاتێک لە سەردانی نووسنگەیەک دەکەیان سەردانی شوێنێک دەکەی دایرێک دەکەی بۆ ڕاپەڕاندنی شەک نادات پەروەری دەبینی ئەوە دەکات یان ئینتیمای نیشتیمانی هەست و سۆز بۆ نیشتمان کەم بێتەوە
ئەوە ژوای ئەم بخۆم ئەو هەستەمە بۆ بۆیە توێژنەوەی دەرتونەکەش هەرەسە ئینتیمای نیشتیمانی بووە هۆکار لێکەوتەکانی کەم بوون ئینتیمای نیشتیمانی هۆکارەکە ئەوەیە تازە باسم کرد کەمی ئینتیمای نیشتیمانیە من ئەو هەموو کۆشەم لە خوێندن کردووە چەند ساڵێک پێوماندی بوومەنیە کە لێرە تەبینی دەرفەتەگنێ لەک لە کارتی گشتی ئێستا کارتی تایبەت ژۆ کارتی گشتی لێ هاتیە دەچی سەردانی کردە چ تایبەت دەکەی لێش دەرفەتکەمە یان دەچی شتێکی ترم بەلاوەستەیرە کاتی دەچی سەردانی شتێک دەکەی بۆ دامەزراندنیان هەری کار پێ بدەن داوای ئەوە دەکەن زمانی ئینگلیز دەزانی زمانی عەرەبی دەزانی بۆ لە وڵاتێکی ئەوروپی کاتێک گەنجێک دەچی داوای کار دەکاتن نارێن زمانی کوردی دەزانی یان زمانی چتر دەزانی بۆ یعنی ئەو وای کردیە بارەکە زای لەسەر گەنجی قورس کردیە ئێستا من یەک بخۆم پێم شەرم نییە زمانی ئینگلیزی نازانم عەرەبیش نازانم ئەو وای کردە دەرفەتەکەم بیتەوە بۆ واناکەی فێر بیت هەوڵ دەدەم فێریش ببم بەس ئەوە یعنی ئەو ئاسانە فێر بوومانە خۆن دەتانم خۆن فێرکەن زمانی ئینگلیزی عەرەبی بەڵام ئەوە یعنی شتێکی نادات پەروەریە زۆر کەمەوە زۆر خۆشبەختانە لەو هەمووە یەک کەس حەز بکات کۆچکە ئەمە خۆی شتێکی پۆزتیڤە مانایەکی باشی هەیە و ئەو خوشکە بەڕێزش کە باسی کرد ینی ئەو مەسەلانە بەشێکی خەتای شوێنەکە بەشێکی خەتای خۆمانە وەکو گەنج تۆ بێ بزانی ئەوەی ئەی خوێنی دەرفەتی کاری هەیە مارکێتەکە ئەوێت وانە مەسەلی زمانیش ئەو بەدەست من تۆ نییە بەدەست حکوومەت و بەدەست نییە شتێکی عالەمیە بازارەکە وای لێ هاتووە کۆمپانیاکە وای لێ هاتووە شەریکاتەکە وای لێ هاتووە بۆیە باشترین شتەوەیە کە زۆر چاوەڕی خەڵک نەکەی چاوەڕی حکوومەت نەکەی خۆت حازرکەی خۆت ئامادەکەی بۆ هەلیکارانەی لە بازارە هەیە لە مارکێتەکە هەیە بۆ ئەوەی ینی چۆن ئەڵی سەرزەنشتی دەروی خۆت مەکە هەندێک جار سەرزەنشتی خۆشمان بکەین وانە بڵێ بێ من خۆم ئامادەکەم بۆ ئەو بازارە چیەوێ ئەو بازارە با لە ئێستۆ خۆم بۆ ئامادەکەم لە سلێمانی بە حکوومەت هەبێ نەبێ شوێنێک هەبێ بۆ تعینات هەڵەبجا دۆک ئەدا وەڵی آخر بە قورعان کاتەکەمان زۆر کەم بوو فەرموو ئاریگۆرانم لە زانکۆی نەدەوڵەتی تشکەوە بەشی دەرمانسازی سپاس بۆم دەرفەتە ئاشکرایە گەنج سەرمایی هەر وڵاتێکە بۆ پێشکەوتن و پێگەیاندن سپاسی جەنابی سەرۆکی حکوومەت دەکەین بەڕاستی ماندوو نەناسانە هاوکاری گەنج بۆ و هەمیشە گەشتبینانە لە گەنجی ڕوانیوە مەراقی شتێکم کرد کاکێ من جەنابی سەرۆکی حکوومەت بۆ چوونی چی بوو دوای ساڵێک دامەزراندنی ئۆفیسەکەتان چۆن لە گەنج ڕوانی ئەوەی پێشبینی دەکرد ئەوە بوو یان زیاتر یان کەمتر بوو خاڵی دووەمیش بەڕای من زۆر گرنگە بە ناساندنی کوردستان ئێستا بۆ نمونە دیوەخان بە نمونە دەهێنمەوە لە سۆشیال میدیا لەوانەیە هەمووتان بیناسن ئێستا کار لەسەر ئەوە دەکەن بیکەن بە نێودەوڵەتی و کوردستان بۆ وڵاتان بناسێنن ئێوە چۆن هاوکاری ئەو گەنجانە دەکەن کەوە دایانەوێت کوردستان بە وڵاتانی تر بناسێنن و کوردستان بەرەواستێکی دامەکەت گەیشت زۆر سپاس دێمە لای تۆش ئەو تۆ زۆر دەگرم با کاگەم وەڵام داتە بەس مەجال بدەن فەرموو ئەوەی ئێمەیکەین ئەمە بەشێکە لە دیدگای جەنابی سەرۆک وەزیران کە پشتیوانی گەنجانە لە هەموو کوردستان بە بێجیاوازی پێدانی دەرفەتە دۆزینەوەی توانەکانیانە ئێمە واجبی خۆمان ڕادەپەڕێنین جەنابی سەرۆک وەزیران پێی خۆشە هەموو گەنجێک بەشێک بێ لە پرۆسەکە بەشێک بێ لە گۆڕانکاریەکانی کوردستان خۆشحاڵە بەو پرۆگرامانە خۆشحاڵە بەوەی کە زۆرترین گەنج بەشدار بن خۆشحاڵە بەوەی کە زۆرترین گەنج دڵخۆش بن بە کوردستان زۆرترین گەنج ومێدیان هەبێ بە کوردستان جەنابیان ئەولەوێت و داواکاری ئەو هەرەوەیە آخر بەشدار بۆ وەردەگرم جەنابەت فەرموو چکە گلەی زۆر لێکردم فەرموو مشکلە نییە ئەوەتە ئەو ئاخر بەشدار بووم چکە کاتم نەما زۆر بم بوون خەجاڵەتم فەرموو کاکێ من با سەرەتا لە ئینتیمایی نیشتیمانیەوە دەست پێ بکەین پێشی هەفتەیەک دەبێت ئێمە سەردانی عێراقمان کرد لە نووسنگی سەرۆک وەزیرانی عێراقەوە ئەنی پێشووتر پێش 2 ساڵە ئێمە چەندین کۆنفرانس و پانێلمان کردووە لە کوردستان زۆربەی گەنجانی عێراق ڕویان هەرێمی کوردستان کرد بەڵام ئێستاکە باوەڕ دەکەی زۆربەی گەنجانمان ڕویان لە عێراقەوە کردووە ئایا ئۆفیسی جەنابتان چۆن ینی چۆن ڕویان لێ کردووە ینی لە ڕووی بەزمایکرد نزیکەوە تخوا لە ڕووی پرۆژەوە لە ڕووی چاڵاکیوە ینی دەرگای ئەوان کراوە مایکەکەت نزیکەوە بە قوربان بەسەر ئۆفیسی جەنابتان دەتوانێت ئەمڕۆ لە ببینێت کە شتەکە باکسەوە بکات ئەو گەنجانی کە ڕویان لە عێراق بیان گەڕێنەوە بۆ کوردستان پرسیاری دووەمیشم ئێمە بەشداریت چەندین کۆنفرانس و کۆربەندی نێودەوڵەتیمان کردووە بەرنامەیەکمانەیە بۆی کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە کوردستان بکەین ئایا ئێوە پاڵپشتی گەنجانمان دەکەن کە کۆنفرانس و کۆربەندی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان بکەن نووسیگە جەناب ڕاستی من هیچ داتایەکم لا نییە بزانم چەندێک گەنج چۆ بۆ عێراق یا چەندێک گەنج هەر خۆت چیت شەڵات تۆ گەڕێنینەوە خەمە اعتیادیە گەنج بڕات بۆ هەموو شوێنێک بەشداری کۆنفرانسات بکات
لە دەرەوەی هەرێمی کوردستان لە عێراق لە دەرەوەی عێراق ئەوە شتێکی ئاساییە بەڵام ئەمانەی وان نییە گەنج کۆچ بکات بۆ ناوچەکانی دیکەی عێراق بینین گەنجێکی زۆر لە ناوچە گلەی هەیە لە بۆچی گەنجێکی زۆری ناوچەکانی عێراق لە کوردستانی شەکەنوانە هەلی کاریان داگیر کردو و دەرفەت نایەن بە گەنجانی دیکەش ئەو گلەیەش هەیە لە لایەکی دیکەوە بۆ هیچ داتایەک نییە قسەکەی جەنابەت بسەلمێنێ گرنگەوەیە دووبارەیە یەکەمەوە هەر دەست پێشخەریەک هەبێ کە گەنج جەنابەت و هەر گەنجێکی تر پێشکەشی ئەمەی بکە مە پشتیوانین دەستخۆشێکە لە بەرژەوەندی هەموو گەنجانی کوردستان بێ بە پێجیاواز دەست خۆشکاکێ من دەمێ گەشتنی کۆتایی بەڵامەکە دەمێ وا کۆتایی بێنم ئەم خاتونە باسی توێژنەوەیەک کرد لەسەر ئینتیمای نیشتیمانی ڤێتنام لە شەسەکانی سەدەی ڕابردوو شەڕی هەبوو لەگەڵ ئەمریکاشی وەزاند بە 5 دروشم ئەیوت خاک 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 ئاو ئینجانان هیوادارم سوودمان گیان دوێ بە گەنجانی کوردستان و بینەرانی هێژای پرۆگرامی بۆ هەمان لە کوردستان 24 سپاس بۆ کاک هێمن لەوەنی و سەرجەم بەشداربوان بەخێر بێن سەرچاوان بشم بورن ئەگەر دەرفەتی پرسیاری زێدەتر نەبوو هەمیشەتان شاد